سڵاوی خۆی گەورەتان لەبێت خۆشەویستان و ئازیزانی پرۆگرامی سیگەوهەر زۆر خۆشحاڵین لە شێوەیەکی نوێ لە شێوەیەکی ئارامی مانگی ڕەمەزانی پیرۆزدا دووبارە بە ئێوەی خۆشەویست شاد بینەوە. خۆشەویستان ئەم شێوەیەش بە یارمەتی هاوکارەمان لە پشت کامێرا و بەشی کۆنتڕۆڵ هاوکاری ناستۆدیۆم کاک دانیار تەوەری ئەم شۆتان پێشکەش دەکەین هیوادارین جێی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. سڵاو لێبێ. سەلامەت بیت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءالله تۆشووی عیبادەتتان پڕ بێت و لە ڕۆژی دواییدا ئینشاءالله فریامان بکەێت. ئازان و خۆشەویستانمان تەوەری ئەم شەومان قسەکردن دەبێت لە سەبارەت بە ڕاهێنان و جڵەوگیرکردنی نەفسمان و بزانین چی بکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بتوانین نەفسمان زاڵ نەبێت بەسەرمانداوە ڕاهێنانێک وە جڵەوگیرێکی پێ بدەین تاوەکو ئەو حەز و ئارەزوانی کە لە نەفسدا هەن لەم ڕەمەزانەدا کە بەشێکی زۆریان دەوەستێنێت بۆ دوای مانگی پیرۆزی ڕەمەزان و لە ڕۆژانی دوای مانگی پیرۆزی ڕەمەزان بتوانین ئەم جڵەوگیری و ئەم ڕاهێنانەی کە لەم مانگە پیرۆزەدا ئەنجامی دەدەین کاریگەری هەبێت و بتوانین بەردەوامی پێ بدەین. دەزانی خوای باڵادەست نفسی دروست کردووە بە جیاواز لە تەواوی بوونەوەرەکانی دیکە بۆ مرۆڤ کە ئەمە تایبەتمەندێکی جیاوازەوە لەگەڵیشیدا نەفس هەمیشە بەردەوام حەزی بە کۆمەڵێک ئارەزووە کە بەشێکی زۆر چوون بۆ ئەم ئارەزوانە ڕێگەیەکە بۆ دۆزەخ بوون. گفتوگۆی ئەم بابەتەمان دەکەین لەگەڵ میوانەکانمان هەریەکە لە بەڕێز دکتۆر دیار شێخ محەممەد بانخواز واروها ماوەستا کامەران فەتاح ڕاهێنەر لە پەرەپێدانی تواناکان. بەس پێشەوەی بچین لە میوانەکانمان و گفتوگۆی زیاتر لە سەرچەوەرەکان بکەین. بەنامەکەمان با سپۆنسەری باخان حیجابە کە نیشانیان دەکەوێتە تەلاری ئاوباریک نهۆمی دووهەم دوکانی ژمارە 1920. زۆر باش ئازان خۆشەویستانمان گفتوگۆ دەکەین سەبارەت بە بابەتەکەمان. ماوەستا کامەران سەرتا دێمە لای بەڕێزتان سپاس بۆم دەرفەتە تەعاس و ڕۆژووی هەمووتان قوڵێ ئینشاءالله خوا بەخێر بێت. نەفس چییە؟ بۆ ئەبێت ئەمیشە بەردەوام ئاگامان لێ بێت جڵەوی بگرین ئەم نەفسە. بە ناوی خی گەورە سپاسانەکەم دەستان خۆش بێ ئومێد دەکەین کە خی گەورە مانگی پیرۆزی ڕەمەزانمان لێ قبول کە ئەوە توانم بڵم بابەتەکە ڕاستەخۆ پێیوەستە بە مانگی ڕەمەزان و کە ئەم بابەتەش بەڕاستی بابەتێکی زیندووە بابەتی جڵەوگیری نەفس بابەتی کۆنتڕۆڵکردنی نەفس بابەتی بەڕێوەبردننی نەفس یعنی بە هەر حاڵەتێک لە حاڵەتەکان ئینسان کە باسیەکە باز لە کە ئەڵێن جڵەوگیری نەفس یعنی کۆنتڕۆڵکردنی نەفسی ئینسان چونکە عادەتەن نەفسی مرۆڤ ئەگەر لە ڕووە معنەویەکەوە سێریکەین و لە بوارە جەسەدیەکە و بڕۆینە دەرەوە چونکە زۆر جار نەفس بە لایەنە جەسەدیەکەشە باس کراوە بچینە دەرەوەی بچینە بابەتی لایەنە معنەویەکەی عادەتە نەفسی مرۆڤ ئەگەر بێت و کۆنتڕۆڵ نەکرێ هەمیشە بەرەولایەنێکی لە ڕێدەچوو ئەڕوات چکە ئاراستەیەکە بە ئاراستەیەکی سلبیە ئەڕوا بۆ لەبەرەوەی هەمیشە لایەنە ئیسلاحەتێکە زاڵە بەسەریا چکە کاتێکە مرۆڤ لە ڕووی نەفسیەوە لە ڕووی دەرونیەوە هەست بە لاوازیەکەکە حەز ناکە خۆی ماندووکە ئۆتۆماتیکی نەفسی بەرەو لایەنی خراپی ئەڕوا بە نمونە کەسێک حەزی لە ئیشکردن نییە سەیرەکەی بێزارە بێ لە ژیان حەزی لە عیبادەت نییە سەیرەکەی ئەم کەسە بێ بە کەسێکی خراپ لە ناو کۆمەڵگایە چکە دوو لەخوا ئەبێت بۆیە هەمیشە کە باز لە جڵەوگیری نەفسەکەین جڵەوگیری نەفس ماندووبوونی تایە چکە ئەو مرۆڤانە ئەتوانن جڵەوی نەفسیان بکەن کە هەوڵ بدەن ماندوو بن کە ماندووش بوون دوایی نەتیجەکەی زۆر خۆشە بێ هایسە بە نمونە ئێمە زۆر جار پێمان وایە ناتوانین سعاتێک بەبێ خواردن بەبێش بۆی شتێک بخۆین هەر بێ دەمان بجوڵێ بەڵام سەیرەکەی مادەم مانگی پیرۆزی ڕەمەزان و مادەم خوای گەورە ڕۆژی لەسەر واجب کردوین سەیرەکەی لە بانگی بەیانیەوە تا بانگی ئێوارە هیچ ناخۆیت بەس کاتێککە بانگی ئێوارە شتێکە خۆین هەست بە سەرکەوتنیەکەکەین هەستەکەین ئێمە ملکت متاحین هەستەکەین سەرکەوتوین بۆیە بابەتی جڵەوگیری نەفسی بەڕاستی بابەتێکە پێوەستە بە حیاتی مرۆڤەکانەوە یعنی پێوەستە بە سەرکەوتنی مرۆڤەکانەوە ئیتر بەسەر شەیطان بێ بەسەر ئینفعالاتە دەرونیەکان بێ بەسەر مامەڵەی پەیوەندیەکان بێ لەگەڵ خەڵکیە بەڕاستی بەسەر لاوازیە دەرونیەکانی خۆی بێ
چکە بەڕاستی شەرنێ هەموو جارێ ئێمە وا بزانین کە جڵەوگیری نەفسی هەشتێکە کە پەیوەستە با بڵێن بە عیبادەتەوە بەڵکو زۆرجا لەلایەنە دەرونیەکەشەوە مرۆڤ تووشی لاوازیە بێت کە کاریگەری لەسەر عیبادەتیش دروستەکە یعنی سێرەکەی ینی خەڵکێک هەیە کە باوەڕی بەخوا هەیە باوەڕی بە دین هەیە بەڵام سێرەکەی تەمەڵە لە عیبادەتەکەیە هەتا لە ڕووی شەرعیشەوە ئەمە حکمێکی جیاوازتری هەیە بۆیە ئەتوانم بڵام ئەساسی جڵەوگیری نەفسی ئەساسەکەی ئەوەیە کە مرۆڤ متمانەی بە خۆی ئەمێنێت یعنی ئەم مرۆڤە ئەگەڕێتەوە بۆ خۆی یعنی کاڵێن جڵەوی نەفس لە دەست نەدەین ئەم مرۆڤەی تر ئەگەڕێتەوە بۆ خۆی هەستەکە کە خۆی کائینێکە وجودێکە هەستەکە لە ناو کۆمەڵگەیە هەیە کاتێکە واجبێک جێبەجێەکە بۆ نمونە کەسێکی ئیماندارە واجبێکی خوایی جێبەجێەکە نوێژێک لە کاتی خۆیەکە یان هەرێ بە نمونە ئێمە باز لە عیبادت بکەین باشترین و چاکترین نوێژ ئەوەیە کە لە کاتی خۆیان بیکەیت ئەمە جڵەوگیری نەفسە کە ئینسان بتوانێت ئەم نوێژە لە کاتی خۆیان بکە کاتێک کە مرۆڤ نوێژەکان لە کاتی خۆیان کە هەستەکە دەستکەوتێکی هەبووە یا بە نمونە کاتێک مرۆڤ هەستەکە ئیشێکی کردووە ئیشەکەی لە کاتی خۆیەتی هەست بە سەرکەوتنیەکەکە هە زۆرجا هەندێک خەڵکمان هەیە ئەڵێ من ئەگەر ئەو نوێژانەی ئیکەم لە مزگەوت بیکەم چێژێکی زیاتری هەیە لەوەی کە دوای سەعاتی 2 سەعاتی بکەم بۆ چکە هەستەکە جڵەوی نەفسی لە دەست چووە یعنی کاتێک کە کەسێک بەتابەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاتر بەڕاستی مرۆڤ بەتوانێت جڵەوی نەفسی خۆی بکە ینی جاران کاتێککە بۆ نمونە بانگی عەسریا بوێ کەسێک شۆفێری کرد بێ لای نەیاوە لە مزگەوت نوێژ بکە بەس ئێستا کاریگەری ئیمانیەکە زاڵ بۆ بەسەریا سەرەکەی جڵەوی نەفسی خۆیەکە ئەچە خۆی کۆنتڕۆڵەکە ئیداری نەفسی خۆیەدا ئەچێ ئۆتۆماتیکی لە مزگەوت نوێژەکەیەکە ئەنی سەیرەکەی زۆرجا ئێمە پێمان وایە بێ ئاوایە بە ئاوا وێنەی بکەین ئاوا پێناسی بکەین کاڵە جڵەوگیری نەفسی ئەمەیە کە مرۆڤ تواناکانی ئینفعالاتەکانی وە کاتەکانی ئەم سێشتە کۆنتڕۆڵکە هەم توانای خۆی و هەم ئینفعالاتەکانی ئەو شتە عاتیفیانەی کە هەیە زاڵۆ بەسەریا و هەم بەڕاستی کاتەکانی ژیانی کۆنتڕۆڵکە ئەو کاتە نەتیجەیەکی ئەبێ ئەگا بە ئامانجێک ئەگا بە مەبەستێک ئەگا بە تموحێک کەسێکە ئێوە خوای لێ رازی بێ کاتە نوێژەکان لە کاتی خۆیەکە تواناکانی ئینفعالاتەکانی کاریگەری لەسەر ئیمانە ئینفعالاتەکانی ئیمان وای لێکە عیبادەت لەگەڵ خۆیە یا بە نمونە کەسێک کاتێکە واز لە تاوانێک هێنێ ئێمە بەڕێوەبردننی خۆیەتی ئەمە کۆنتڕۆڵکردنی نەفسی خۆیەتی ئەمە کۆنتڕۆڵکردنی ئینفعالاتەکانێتی کەواکە ئەم تاوانە نەکە بۆی دوای سێرەکەی مرۆڤ کە تاوانی کرد هەست بە ناڕەحەتیەکە بۆ چکە نەفسی لە دەست چووە بەس کاتێک کە خۆی کۆنتڕۆڵەکە تاوانەکە ناکە هەست بە ئاسوودەیەکەکە سێرەکەی چێژێک لە چیە بینێ لە ژیانی بینێ ئەو کاتە ماناش بۆ ژیانی ئەگەڕێتەوە. دکتۆر دیار پەیوەندی نێوان ڕەمەزان و ساڵبوون بەسەر نەفسدا چێت تەنها ئەوەی خۆمان لە خواردنەوە بگرینەوە یان ئەو پەیوەندی چێکە بەیەکیانەوە ئەبەستێتەوە یان ڕاهێنانێکەیە کە لەم ڕەمەزانەدا بتوانین نەفسمان جڵەوی پێ بگرین و نێڵی زاڵ بەسەرمان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى إخوانه من النبيين وآله وأصحابه أجمعين وعنا ببركاتهم إلى يوم الدين. طبعا مانجي رمضان كاتك أخوة فرزي كردوا آياتك يا أيها الذين آمنوا دسبيك يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. كواتا إنسان أشت دائري أشت نو دائري ياخذ بس في إيمانه أشت رمضان لولا بتقوى يتدرو شنك همو متقيك مؤمنة بلام همو مؤمنك متقين بوي حديثك بيغمبر لمسلم إمام أحمد آية فرموي لا تصاحب إلا مؤمنة ولا يأكل طعامك إلا تقي كواتا إيمان دار ومتقي جاوز متقي بلي برستره بهمان شيوا كاتك باسي نفسكات محاسبي نفسكات أقاداري لنفسكات قرآن فرميت طبعا لهمو قرآن بقرأ حو جار حو آيات من هي فرمي يا أيها الذين آمنوا اتقوا الله مباشر يك لو آياتنا يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد يعني بتقوى با أي إيمان داران وبيش زانت شي بيشكشكي بو قيامتت غد يعني قيامت بغد هنا يتي چونك قيامت في أمر صلى الله عليه وسلم فرمي بعثت أنا والساعة كهاتين يعني بيش 1400 سال فربي بنو ساعات آواي منو قيامة زور نزيكي هو لذلك علاقيك مباشر راسه وخوها بين رمضان ونفسه رمضان مقصدي مهم أوي ما بستي مهم أوي بو تربية
بۆ پەروەردەکردنی نەفسە بۆ ریاضە و وەرزشکردنی نەفس بۆ ئەوەی لە حاڵەتێکی جیاوازی ساردبوونەوە دەریکەیت شەحەناتێکی زۆر نەفەحاتێکی زۆر حەسەناتێکی زۆر بەشی ساڵی داهاتوش بکات چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وەکو لە مسلیمە هاتووە فەرمێت رەمەضان و إلى رەمەضان مكفراتە لە بینیانە إذا اجتنبت الكبائر واتە ڕەمەزان بۆ ڕەمەزان كفارەتە لە بینیانە طبعا ئەگەر ئینسان کەبیرە نەکات ومن وأزانم إنسان إيماندار أصل ويا كبيرة نكات يعني كبيرة دولة لكبيرة بلام صغائر ولمم هموي توشي أبيت بويا رمضان هاتووە بۆ ئەوەی نەفسەکان زیاتر و زۆرتر کۆنتڕۆڵ کرێن و تربیەت و پەروەردە بکرێن و دامەزراوتر بێت ئاگاداری نفسی خۆی بێ ئینسان چونکە مەزموونی ئینسان پێک هاتووە لە نەفس بۆیە پێناسەی نەفسەکردن زانایان ئەفەرمون النەفس هي جوهر الإنسان واتە ناوەڕۆکی مرۆڤەکانە ومحرك أوجه نشاطه واتە تحريكي همو جورة چالاكيكان يكات لإدراكي لإنفعالي لفكري لحركي لقلبي هموي أوشتاني كلناو جستي إنسان عن رؤدا لناو ناقيا لناو ضليا هموي نفسه يستوى كاتك آزاريك الدي أو نفسك إيه بويا مكملي بدن نفسه وخطابات قرآن بو نفسه بو بدنية لا يكلف الله نفسا إلا ما آتاها لا يكلف الله نفسا إلا وسعها كوات التكليف لنفسك ليه بۆیە ئەبێت هەموو کاتێک نەک بەز ڕەمەزان قوتابخانە و مەدرسەیەکە بۆ ئەو بابەتە ئوستادێکە مامۆستایەکە بەڵام ئەبێ بە سەرچاوەیەکی گرنگ و مەزدەرێکی مهم بۆ ئەوەی کە نەفسەکە ڕابێنێ ئینسان هەموو کات و ساتێکی لەژێر کۆنتڕۆڵی خۆیان بێ کاتێک لەژێر کۆنتڕۆڵتانە بێ فەلەتان دروستە بێ ئیستا تۆ ترافیک هەیە ئەگەر یان ستۆپی سیارە هەیە گە ستۆپی نەبێ سیارە دەعمەکە زۆر دەعمەکە جاری وایە 12 دەعمەکە دەگە ستۆپەکەی لە دەست بە بۆی ئینسانیش کاتێک ئەو ستۆپە لە دەست بات ئاگاداری نفسی خۆی نەبێ دەعمەکە تووشی ناڕەحەتیە بێ تووشی کێشە بێ تووشی شتی خراپە بێ فبالتالي ئەوەی ئینسان پێناسە ئەکات و ئەیگرێت و کۆنتڕۆڵی ئەکات ئەم جەستە 80 کیلۆیە 170 سنتیمەترە نفسەک پێکاتوە لە نەفس بۆیە نەفس بە شێوازی جیاواز خوا باسی کردووە و ناوی هێنا و بە چەند معنایەک هاتووە لە قورئانی پیرۆزە فەئەم نەفسەی کە ئێمە ئیسە لە خزمەت باسەکەیین لە قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام کە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام حەدیثێکی هەیە ئەوە تایتڵێکی زۆر مهمە ئەسڵ وایە هەموو ماڵەکان هەڵی واسن بە دیوارەکانیانە بەڕاستی والمجاهد مجاهد ئەو کەسەیە كسي والمجاهد من جاهد نفسه في طاعة الله عز وجل مجاهدي حقيقي أويك هلس ألين نأبو بتاني نأبو شيطان نأبو خو بلي بو نجيباني بلي بو طاعة بلي بو ذكر بلي بو فكر بلي بو شكر أويا إنساني حقيقي يستو همو جاري من أمن منينمو شير جياية شيري حقيقي لقى رسمي شيره يصير رسمي شير أهل إيرادانين زور جوانا همو يسير يكا بس مع شيره اللي هو خوي بكا بجورا كوتي هوانية كسلم سوديوها نامينه فإنساني حقيقي شيري حقيقي أويك مجاهدي نفسي خوي بكات هم مجاهديش قناغي نية بجي بلي تبجي تقناغيك بل كل همو كاتو ساتيكا لقلتايا همو دقا كان همو كاتا كان همو ساتا كان بيانيان روش بويا حضرت صلى الله عليه وسلم أفرمي كده سكر بنان خالن سمي الله كاتك خوتي بناوي خوا بخوا كهستايت الحمد لله الذي بو لبروي أما هموي تكميلية اشتكى هر هموي تكميلية في غمر إخوان عليه الصلاة والسلام رجعنا حفتا بو صجار استغفار يكرت باشا استغفاري في غمر عليه الصلاة والسلام بو ذنب بو تاوانا بو جناها همو بإجماع زانان علين بو جناه تاوان نية استغفاري في غمر عليه الصلاة والسلام بو ترقي نفسيتي بو سويتي نفسي ترقيك برز بيتوا الرقي همو كاتو ساتيكي بويا أم نفسه ببرنامج ودورنامج باز ناكري باشترين كتاب كلا سر نفس نوسي بيتي أبو حامد غزالي رحمة بيت وفاتي بين صوب هجرية كإحياء علوم الدين دانا وبرجكي كاملي لسر نفسه ضل نوسي وكناوي ناو برياضة النفس رياضة القلب ورزج لقل نفسه لقل ضلع شون تأثيري اللي بكي شون نيلي شون لجر كنترولي خوتابي آخر قسم لم يعني دقيا أوي عبد الله كريم مبارك فرمي قصكي مع موسى إن لم تشغلها بالحق شغلتك بالباطل أجر نيخي تجر كنترول إيشي خيري بينكي أو بخرابته بكار يعني ستي فيا كده هي تولمان نزيكي 1000 أو نقنات هي كنترول أجر بدسيو كابرا دانشتوا دوش بشتي لجر ها شانيا دجلما لدوي دجلما أخوه
ئێ باشە ئەمە کۆنتترۆل هەر نیو دقیش بێ چەند کات 1500 دقیقەکە 4 ساعتێ بێ ئەمە ئەگەر نەیخەیتە سەر قەناتێکی پەیامێکی ئیسلامی پێبێ وەکو پەیام و غەیری پەیام پێتەخاتە سەر ڕۆتانە ئەفێسەی ڕۆتاناکەی ئین لەم تشغلها بالحق شغلتك بالباطل يعني ئەبێ هەموو دقەیە تۆ ئاگاد لێ بێ هەموو دقەیە تۆ لەگەڵ یابیت هەموو دقەیە تۆ فبالتالي تۆ مستەفادی تۆ ئاگاد لە خۆتە بێ تۆ مرتاحە بی تۆ دەرەجاتی بەرزە بێ تۆ هەموو کاتێ علاقت خۆشترە بێ چاکترە بێ پەیوەندیەکەت مەتینترە بێ پتەوترە بێ لەگەڵ خۆی پەروەردگار جەل جەلالو بۆیە ئەم بابەتی نەفسە مهمە بەڕاستی زانایان دوعات ئەهلی مەنابر تیڤیەکانی جەنابتان و ئیعلام بصورة عامة باز بکرێت چونکە بەڕاستی پێکهاتەی ئینسان نەفسە. زۆر باشە مامۆستا کامەران بۆ ئەوی کەسێک بەسەر نەفسی خۆیدا زاڵ بێت پێویستی بە خۆ ئامادەکردنی پێشوەختە هەیە بە تایبەتی لەلایەنی دەرونیەوە؟ بەڵێ بەڕاستی ئەمە پرسیارێکی جەوهەریە. ئێمە باز لە جڵەوی نەفسەکەین، باز لە ئیدارەدانی نەفسەکەین، باز لە بەڕێوەبردنی نەفسەکەین. بەڕاستی دەستپێکی بەڕێوەبردنی نەفس بیرکردنەوەی ئیجابیە. بیرکردنەوەی ئیجابیە لەبارەی ژیانەوە، بیرکردنەوەی ئیجابیە لەبارەی ئەم مرۆڤە لەبارەی خۆیەوە، بیرکردنەوەی ئیجابیە لەبارەی ئەو هەنگاوانەی ئێنێت، بیرکردنەوەی ئیجابیە لەبارەی ئەو پەیامەی هەڵی گرتووە، بیرکردنەوەی ئیجابیە لەبارەی ئەو خەڵکانەی کە مامەڵەیان لەگەڵاکە. چونکە مرۆڤ ئەگەر باش بیری کردەوە ئەتوانێت خۆی کۆنتترۆڵکە. خۆی کۆنتترۆڵکە بەچی؟ بەوەی کە مرۆڤ جەستە و عەقڵ جەستە و عەقڵی کۆنتترۆڵەکە. ئەڵێ جڵەوگیری نەفس سیراعە لە نێوان حکمەتی عەقڵ و ئینفیعالاتی دەرونیە. ئەم کەسەی کە ئەتوانێت جڵەوی نەفسی خۆی بکە ئەم سیراعە کۆنتترۆڵی چیەکە؟ کۆنتترۆڵی دەرونی خۆیەکە. بەچی؟ بەبردنەوەی لەم سیراعەیە ئەبێ حکمەتی عەقڵ بەکارهێنێ بۆ ئەوەی زاڵ بێ بەسەر چیە؟ زاڵ بێ بەسەر ئینفیعالاتەکانە. ئەمە بەچی ئەبێ؟ ئەمە بەڕاستی بەبیرکردنەوەی ئیجابیانە ئەبێ. بۆیە خاڵی جەوهەری لە جڵەوکردنی نەفسی مرۆڤەکانە بەڕاستی ئەبێ ئیجابیانە بیرکەینەوە. ئەبێ وا بیرکەینەوە کە مرۆڤەکانی دەوروبەرمانمان خۆش بوێ. ئەبێ وا بیرکەینەوە ئەو شتانەی لە دەوروبەرمانە هەیە ئەو شتانەمان خۆش بوێ. ئەو مرۆڤانە بەڕاستی پێمان وا بێ مرۆڤانێکن کە مرۆڤانێکی باش مامەڵیان لەگەڵاکە. چکە بەڕاستی ئێمە بمانوێ نەمانەوێ هەندێک لە هۆکاری ئەوەی کە مرۆڤ جڵەوی نەفسی لە دەست ئەیە کاریگەری دەرەکیە. یعنی کاریگەری دەرەکیە وا لە مرۆڤەکە کە جڵەوی خۆی لە دەست بدا، کە جڵەوی دەرونی خۆی لە دەست بدا. بۆیە سێرەکەی کەسێک گوێی لە وتارێکە بێ، گوێی لە وتارێکە بێ. ئەمانە هەمووی دەست پێکن بەڕاستی بۆی جڵەوی نەفس. ئەم کەسەی کاتێککە گوێی لە وتارێکە بێ خۆشویستنێکی بۆ ئەم وتارە بۆ دروستە بێ. کاتێککە ئەم خۆشویستنەی بۆ ئەم وتارە بۆ دروستە بێ ئۆتۆماتیکی دوای وتارەکە کاتێککە باسی قیامەتەکە بۆن منە مامۆستایەک باسی قیامەتەکە ئەم کەسە ئیتر باش بیرەکاتەوە یەکسەر ئۆتۆماتیکی ئەم کەسە کاریگەری لەسەر ئەم خۆشەویستی وای لێکە عیبادەتێکی ئینفیعالیەکە عیبادەتێکی ئینفیعالیەکە وای لێکە کە ئەم کەسە چێژ لە عیبادەتەکانی بینێ. بەڵام ئەگەر حکمەتی عەقڵ بەکار نەهێنێ ئەم عیبادەتەی حوبێکی ئینفیعالی بووە بۆیە سەرێکی عیبادەتەکەی بەردەوام نابێت. ئەو کاتە جڵەوی نەفسی ئەم کەسە جڵەوێکی چییە؟ جڵەوێکی کاتیە. بۆیە بەڕاستی ئێمە زۆر جار کە باز لە بیرکردنەوە ئەکەین چکە بەڕاستی عەقڵی مرۆڤ هۆکارە بۆ ئەوەی کە بتوانین جڵەوی نەفسی خۆمان بکەین. چکە نەفس ئاراستەیەکی خەیاڵیمان بۆ دروستەکە، ئاراستەیەکی سۆزداریمان بۆ دروستەکە. ئەمان با بەرەو ئاراستەیەک ئەم جڵەوگیریە بە چی ئەکرێ؟ بە عەقڵی مرۆڤەکان ئەکرێ. ئەم عەقڵەش بەڕاستی ئەبێت چی بێ؟ دەستپێکەکەی سەرەتاکەی ئەبێت دائیم بە ئاگا بێ. چکە مرۆڤی بە ئاگا هەمیشە ئاگای لە نەفسی خۆیەتی. ئەم نەفسەی بۆ چۆ ئاراستە ئەکا؟ واتە لە سەرەتای دەستپێکە کە باز لە بیرکردنەوە ئیجابیەکەین و باز لە بیرکردنەوەکەین و باز لە بە ئاگاییەکەین ئەم مرۆڤە بۆ چۆ ئەڕوا؟ واتە تموحێکی هەبێ، هەنگاوێکی هەبێ. سەیرەکەین بە نمونە ئێمە باز لە جڵەوگیری نەفسمان بکەین لەسەر تووڕەبوون. بە نمونە کەسێکی تووڕەیە، کەسێکی عەسەبیە، یعنی ئەکەوێتە هەڵەوە. ئەگەر بێت و ئەم مرۆڤە ئەو هەڵسوکەوتەی کە ئێستا هاتووەتە پێشەوە پێویستە تووڕە بێت، هەڵسوکەوتێکی نەشیا و بنوێنێ، ئەگەر تموحێکی باشتری هەبێ
لەم مەجلیسا ئەو کاتە تووڕە نابێ بۆ چکە ئەڵێ ئەگەر من ئێستا ئەو عەسەبێتە بنوێنم تەئسیل لە کەسایەتی مەکا بۆیە ئەو کەسایەتی ئایندەم نادۆڕێنم بۆ ئەمەی ئێستان بۆیە بەڕاستی گرنگە کە ئێمە کاتێک کە باز لە جڵەوجێری نەفسیەکەین ئەم بابەتەمان زۆر بێتە پێشچاو ئەڵێ چی ئەتوانێت جڵەوجێری نەفسی بکە ها دەستپێچێک بۆ ئەوە قسێکی زۆر جوان هەیە ئەڵێ هەر مرۆڤێک نەتوانێت خۆی باشکە چاکیەکان بۆ خۆی بێنێ ناتوانێت چاکیەکانیش بۆ خەڵکی بێنێ بۆیە کاتێک کە ئێمە ئەڵێن مرۆڤ پێویستە بە ئاگابێ هەمیشە مرۆڤ کە بە ئاگابێ هەمیشە باشیەکان بەرەو خۆی ئەهێنێ بەس ئەگەر بە ئاگا نەبوو ئەو کاتە بێ ئاگاییەکەی ئەکەوێتە دەست جڵەوی نەفسی کە کەوتە دەست جڵەوی نەفسی ئەو کاتە ئەڕوات بە نمونە ئەوەی کە ئێمە ئەمانەوێ جڵەوی نەفسمانی تا بکەین سیرەکەی لە بابەتی تووڕەبوونە لە بابەتی ڕقلێبوونەوە لە کەسێکە ئەها سیرەکەی کەسێک ڕقی لە کەسێکە ئێخۆ ئەمە پێشەچیە بۆ جڵەوی نەفس یعنی کەسێک ئێمە ئەمانوێ لەگەڵ کۆمەڵ خەڵکێکە مامەڵە بکەین ڕقێکمان هەیە بەرامبەر یەکێک لەو کەسانە ئەم ڕقە وەک پێشەچێک وە ئەکا من نەتوانم جڵەوی خۆم بەرامبەر ئەم کەسە بگرم ناتوانم جڵەوی نەفسی خۆم بکەم بۆی ئەکەومە هەڵەیەکەوە واتە ڕقی پێشەکی کە عەقڵ تێیا زاڵ نەبێ سۆز تێیا زاڵ بێ ناتوانین مامەڵە بکەین باشە کاتێک کەسێک کە ئەوێت بەسەر نەفسی خۆیدا زاڵ بێت بۆ ماوەیەکی دیاری کراوە باشە کە دوای ماوەیەک ئەچێتەوە سەر ئەو کارە یاخود ئەو ڕفتارە کە زاڵ بۆ بەسەریا بەڵام دووبارە چۆتەوە سەری ئایا ئەمە بە حەقەت خۆی ناتوانێت بەسەریا زاڵ بێ یاخود قەنەعەتی بەخۆی کردو بۆ ماوەیەکی کاتی بەسەریا زاڵ بێت خۆی ئێمە کێشەیەکمان هەیە هەندێک خەڵکمان هەیە کاتێ ئەکەوێتە ئینفعالاتێکی دەرونی کاتێ ئەکەوێتە هەڵسوکەوتێکی ناسلوکی پێی وایە ئەمە شتێکی ویراسیە بۆی ماوەتەوە پێی وایە ئەمە شتێکی ویراسیە و ئیتر من کاتێک کەسێک ئامۆژگاری مەکا بە دین ئامۆژگاری مەکا بە یاسا ئامۆژگاری مەکا بە کاتی چاکە بم بەڵام دوایی ئەگەرێتەوە سەر بابەتەکەی خۆی بۆ چکە ئەمە بیرکردنەوەیەکی پێشوەختەی هەیە کە پێی وایە ئەمە خوێنێکە تایەتی ئەمە شتێکی ویراسیە بەڵام لە هەمان کاتا زۆربەی توێژینەوەکان باز لەوە دەکەن کە ئینفعالاتە دەرونیەکان شتێکی ویراسی نییە بەڵکو سلوکیە سلوکیش چییە؟ سلوکیش ئەوەیە بەڕاستی مرۆڤ عەقڵی ئاوەز بێ عەقڵی بە ئاگا بێ ئەتوانێت بەردەوام ئەو ئینفعالاتانەی چاکە بە شەرتێ دائیم بە ئاگا بێ لە هەڵسوکەوتەکانی ئەو کاتە ئەتوانێت چی بکە کۆنتڕۆڵی سۆزەکانی سۆزداریەکانی بە عەقڵی بکە کۆنتڕۆڵی سۆزداریەکانیشی بە عەقڵ چۆن ئەیکا تموحێکی گەورەی هەبێ و مبەڕیرات نەهێنێتەوە بۆ هەڵسوکەوتەکانی چکە ئێمە بەڕاستی زۆر جار کاتێک کە ناتوانین جڵەوی نەفسی خۆمان بکەین مبەڕیرات هێنینەوە بۆچی بۆ ئەو ئەنجامدانی ئەو هەڵسوکەوتە بەڵام گرنگە ئێمە ئەگەر بمانەوێت هەڵسوکەوتەکەمان چاکەین ئینفعالاتەکەمان چاکەین جڵەوی نەفسی خۆمان بگرین مبەڕیرات هێنینەوە بۆ باشترکردن چکاڵێ هەر مرۆڤێ مبەڕیراتی هێنایە بۆ باشکردکردن ئەو کاتە هەڵسوکەوتەکانی هەڵسوکەوتێکی چی نابن کاتی نابن کاتێک کە مرۆڤ خۆی دایە دەرەوەی خۆی زۆر جار ئێمە جڵەوی نەفسی خۆمانمە پێ ڕاگیر ناکرێت تاوانەکە ئەدەینەوە دەست بەرامبەرمان پێمان وایە خەتای خەڵکیە پێمان وایە تووڕەمانەکەن پێمان وایە کەسێکە قسەی بۆ کردوین خەتای نووسەرێکە خەتای کتێب چیرۆکەوانێکە خەتای کەناڵێکە زۆر جار ئەمە وای کردین سیرەکەی خەتاکەماندایەوە دەوروبەرمان ئەو کاتە هەڵسوکەوتەکانمان ئینفعالاتەکانمان کاتیە بە کاتی چاکە بین دوایی دێنەوە سەری بەڵام کۆتا قسەم ئەمەیە ئەگەر بێت و هەموو بەرپرسیارەتەکە بخەینە سەر شانی خۆمان لە جڵەوی نەفسی خۆمانە پێمان وا بێ ئێمە باسم لە چی کرد لە سەرەتا متمانە ئەم مرۆڤە پێی وا بێ متمانەی هەیە بەخۆی و ئەم متمانەی وای لێ بکە پێی وا بێ لەناو کۆمەڵگەیە قیمەتی هەیە ئەم قیمەت و بەهای خۆی جەعەڵێ جڵەوی نەفس بە بەها ئەکرێ ئەم مرۆڤە پێی وایە لەناو کۆمەڵگەیە قیمەتی هەیە ئەو کاتە متمانەی بۆ دروستە بێ کە متمانەی بۆ دروست بوو ئەو کاتە جڵەوی نەفسیشی بە بەردەوامی ئەتوانێ بگرێت کاک دکتۆر مامۆستا کامەران باسی لەوە کرد کە کاریگەری دەرەوە زۆر جوانکە کە جڵۆی نەفس نەگیرن لەماکە چۆن کە چوانەشەوە هەندێک کاریگەری دەرەوە هەیە دەتوانێت ئەم جڵۆی نەفسە بگیرێ بۆ نمونە ئاەتەکانی قورآنی پیرۆز بخوێنیتەوە هەڵبەت بە ماناوە لە مانگی ڕەمەزان بەدەل لە مانگی پیرۆزی ڕەمەزان لێی تێ بکەیت حتمما وات لێ دەکات لە کۆمەڵێشت نەفسی خۆت بگریتەوە بۆم بابەتە نمونەیەکم خوێندەوە گەنجە ویستێتی ڕۆژێکیان زینا بکەن
سوتفە ئەچێتە مزگەوت و ڕۆژی هەینێ و ماوەسە باسی زینە ئەکات و ئەمە تاوانەکەیت ئەمە سزاکەیەتی ئۆتۆماتیکی پەشیمانە بێتەوە کە ئەم تاوانە ئەنجام دەدات. جا بەستم لەوەی چیەکە بە قسەیەک بە گفتارێک بە کۆمەڵ شتی دیکە ئەو نەفسە خراپەی کە ئێوەیەک تاوانێک بەم کەسە ئەنجامدات دەکرێت جڵەوی بگرێت. ینی بەدەر لەوەی کە کاریگەری دەرەوە ژەیە ئەندێک جار کە ناتوانێت ئەو نەفسە بگرێت. وەکو منطەلەقێکی ئاینی ئەگەر بمانەوێ کۆنتترۆڵی نەفسکەین ئەسڵ وایە زانایان ئەڵێن یەکەم شت لە فەرائیزۆ دەست پێ بکەین. ئەو شتانەی کە خوای پەروەردگار فەرزی کردووە لەسەرت. ئێمە ناڵین ژیهادی نەفس، ئێمە ناڵین تێکۆشان بکەیت لە نیڵالی نەفست هەبێ، ئەبێ لەگەڵ ئەو فەرزانەیە کە خوا باشترین سلک بۆ نزیک بوونەوەی عەبدەکان لە خوای پەروەردگار مما افترضته عليهم بۆی کە فەرزم کردووە لەسەریان. ئەگەر زانی کەم و کورتی هەیە ئەبێت تەداروکی مەسئلەکە بکا بە چی؟ بە سونەتەکان، بە مستەحەبات، بە نەوافل، بۆ ئەوەی هەم حەسەناتی زیاد بێ هەم ئەو نەفسە دامەزرێت. طبعا نەفس لەگەڵ ذات لەگەڵ ڕۆح لەگەڵ دڵ عیلاقەیەکی ڕاستە خۆیانەیە. ئەم چوار مستەلەحە هەر یەکە و شتێکیژە، چونکە ما ممکن قورئان دوو مستەلەح بێنێت بۆ یەک معنە، ما ممکن هەموو عەرەبی بگەڕێ تەرادوف نابینیتەوە. ئەوانەی کاڵێن تەرادوف هەیە ڕاز نییە، وئینەما تەقاڕوبی معنە هەیە، تەقاڕوبی معنە هەیە لە معناکانە نزیکن. جا بۆیە یەکەم شت ئەوەیە کە ئینسان لە فەرزەکانەوە دەست پێ بکە، بزانە خەلەل چییە. من جەریمەیە بۆ من باسی نەفس بکەم نوێژیبانیژم بچێت، زۆر جەریمەیە. جەریمەیە بۆ من ئەگەر باسی نەفس بکەم کەم و کورتیم هەبێ لە مەسائیلی کەیە، لە مەسائیلی فەرزەکانە مەسەلەن بۆ نمونە. دوای ئەوە دەست پێکەی لە مەناهیەوە، ئەوانەی کە نەهی لێکراوە. ئەگەر کەم و کورتی دەبوو تەداروکیەکەی بەچی بەتەوبە و ئیستیغفار. خوا ڕقی لە کەسی گوناهبار نییە، خوا ڕقی لە کەسێک نییە یعنی گوناه بکات تاوان ئەنجام بە، ڕقی لە کەسێک کە دوای تاوانەکەی ئیستیغفار نەکات. مەفتوحە ئینسان پێکهادەی وایە یەکەم خەلیقەتی سەرم ئەرزە ئادەمە، یەکەم فعصى آدم ربه فغوى، یەکەم کەسێک عصیانی کردووە. دوای ئەوە ربنا ظلمنا أنفسنا. فەرقی چێ لەگەڵ ئیبلیسە؟ ئیبلیس کیبر گرتی بەڵام ئەو تەواضع گرتی. بۆیە نەفس هەرچی شتی خراپە نەفس ئاراستە دەکات ئەدبا بەرەو ڕۆح بەعکسەوە. فەوانەی کە منهیاتن دەست بەوانە ئەەکەی ئاگاد لێ بێ. ئەگەر کەم و کورتی هەبوو تەوبە و ئیستیغفار، ئەگەر ئیختیلاف کرد سنەتە حەدەکانت تێپەڕ کرد خەتە سوورەکان تەوبە و ئیستیغفار. باب مەفتوح سەعات 2 شەو 3 شەو هەموو کەسێ عیبە لە دەرگای بێ، کەس دەرگا لێ ناکاتەوە. بەس خوای پەروەردگار بذاته لە ئاسمانی دنیایە. هل من تائب فأتوب عليه، هل من مستغفر فأغفر له، هل من داع فأجيبه. كي دعايك هي باب الله دعاء مني من خوم حزم لخو اي خوي والله ساعات سي شو بذاتي خوي داوات ليك جاري عامية أو ساعات سي شو كاتك إنسان خلص يخلو بنفسه مع ربه خلوتك على الخوايا أو في أو تري تنهاي لقال خواي برودجارة أين يجي جماعتك كان هو هم على ما نبينه هم كوري شاكل لجماعته عيبانية ساعات 2 شو وضع شونته انترنت لبردستها يابانيش مش مباشرة كيتو امريكاش مباشرة كيتو بهرش اراسي بده او انترنت اراسته كات سيهم شت مهمة انسان اقاي لغفلت به للرجاي غفلته بشي بريكيتو بذكر اخوا ولا تكن من الغافلين قرآن فرمي مفهوم مخالفة كن من الذاكرين يعني بكسي ذاكر الذكر وكو ابن تيمية برحمة بكتابك هي ناوي الوابل الصيب في من كلمة طيب لو كتبا عفو أو كتبا ابن القيم أي جرته لا ما وصاكي وك ابن تيمية أفرمي دائما يوز ذكر بو إنسان وكو أو بما سواه بو كسي ذاكر كسي زندوه في ناسي كده في عليه الصلاة والسلام مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه كمثل الحي والميت أو كسي كذكر إخوائك أو كذكر ناكوكو نمونان وكو كسي زندو مردوايا بوين لو سيهم خال مسألة غفلت شوارهم خالو أخير مسألة دام زراندني جاري حكان أندام كان أبي إنسان أندام كاني أجاي ليان به أجينا زيادة الروا
ها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام چی ئەفەرمێ چاو زینا ئەکا زیناکەی نەزەرە، دەست زینا ئەکا زیناکەی بەطشە، قات زینا ئەکا زیناکەی هەنگاوە خوتواتی خراپە، زمان زینا ئەکا زیناکەی شتی خراپە غەیبەتە درۆیە ئەو والفرج يصدق ذلك أو يكذبه دامين يان هل يوشين يان جبجيكا يا كمان عليه الصلاة والسلام ها إنسان نظركات لا بأس إنسانة إما أظن مجاهدة بك كفاح نضالها ببوي نظر نكات أجرو باداشتكي زوري هي سهم من سهام إبليس بلام لكاتك عن نظري جاكيت بيعوانها توبة بك باب التوبة مفتوح بلام أو نظر ندبا وشتي خراب أحمد شوقي شيء نظرة فابتسامة فسلام فكلام فموعد فلقاء لدواء لقاءك كارس عدل سبه فبالتالي أمانة هموي ممكن إنسان بلام شتي ضخمنا شتي جورنا كبيرنا أجاي ديبه بويا مجاهدي نفس أوامم رجعنا أطوان إنسان نسي خوي كنترول كان دكتور لما نجي بروزي رمضان ده شياطين كان كتب ذكرين أم قصة هي ده وتركاتك كسر لما نجي بروزي رمضان ده تاواني جناحي كان جامد ده مش شياطين هي من نفسية طبعا كان ما بس شيء لم جاكاري يعني مروبي مسلمان شون جايب كاتو نفس لكيا وشياطين كان لكيا كأم يعني أم كاربيا كالشياطين وجودين اللي بلام نفس يعني زوجنا وانت قوري وانت ظالة بس الشياطين شا بلا النفس ده شيطان قورته نفس سفيري شيطانه شيطان خوي ضريبه خوشه كلبتي اللي دراله سفيره كم ليه سفيره كم اجاي لمساله كان چونك النفس عاده وتبان باش اعراسي شرع ادبه بويا النفس وكوتم وكيل شيطانه وموجوده اجر سكي ما وصى اجر نفس مساله توارثي بوايا لخوينا وكو فرموي اجر سلوك نبوه قد خوانيه فرموا نفسي وما سواها فالهمها فجورها وتقواها كواتە نفس پێویستی بەچێ پێویستی بە مامەڵەیەک لەگەڵ یا بکەی ئەگەر سلوک نەبێ خوا چۆن ئەڵێ ونفسي وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها هەچ کەسێک أفلح من زكاها تصفیەی کات بیپاڵێوێ ئاگای لێبێ يعني أفلح يعني نجاة يبي وقد خاب من دساها بويا نفس موجودة لقل إنسان كان لقل ذات كان نفس هيك لنايت شيطانه يعني كلبشي لي دراو بنص حديثي بيغمر عليه الصلاه والسلام شلون جاي كينو شاك جاي كينو هر او بيغمر اخو صلى الله عليه وسلم فرميتي وصفتت الشياطين انتهى اما سمعنا واطعنا اوي كما لرمانج رمضان كسك زيناك والعياذ بالله كسك ما يا اخوا كسك دروك امانه شي كي بيكات كي محفز ومشجعي كي هاندريني نفسك أو نفسه أو نغرق بوت لمعاصيها أم كابريات درقتنا ناطواني برامبري بقري أنا كان يعني قورتني نفسك كي كان لو شياطين طبعا نفس بإجماعها مو مفسرين كاتب باسي نفس الشيطان كان ألين نفس قورتنا لشيطان بويا نفس بشيطاني كرت أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين هو نفسه مقر كل نفس ذائقة الموت كل نفس ذائقة الموت الملائكة دليان خوش بوتيان الحمد لله إما نفزنين كواتا إما نامرين إن جاء كل من عليها فان الحمد لله إما الأسمان لسر أرزنين عليها بو أرز قرد شكا أرز مؤنثي مجازية إن جاء خواي جورا فرمي كل شيء هالك إلا وجهه له الملك له الحكم إليه ترجعون كواتا غير ملائكة إنس جن نفس أويك بشيطانك النفس نفس جورتنا نفس جاري وهي طبعا سيجور نفس ما هي إمام ابن القيم برحمة الله فرمي لكاتك عليك ساعتها لو أنيته هرسي نفسك شمولت بك بهرسي مرحلة كابتشيت نفسك ما هي بيوتيتشي نفسي أمارة أو قصي زليخاء وما أبرئ نفسي إن النفس الأمارة بالسوء إلا ما رحم ربي نفسك ما هي بيوتي نفسي اللوامة زور بما نفسي لوامة التي تلوم صاحبها يعني سرزنشتي كسكاك أخويا من خجالة أمام بوكرت عيب ناكيتو بم أمشتت كت أما لوامة نفسي سيهم مطمئنة يعني دام زراوة أو أخوة تدخلي أو مطمئنة يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية كواتا جاري واهي ليكاتا إنسان بهرسي مرحلة كيا أشي بويا نفسي أمارة صفتي ذمة نفسي لوامة نفسي مطمئنة صفتي مدحة نفسي لوامة لبيني هردو كيانايا يان تارة مدح تارة ذم بويا إنسان أبي أقاداري أم مسألة هل واقعتنية أما يكا
حساباتی تۆ هەمووی یەکلا کاتەوە لای خۆی پەروەردگار جەل جەلاله. دەست خۆش بێت درێژە بە گفتووەکان ئەدەین بە دوای ناوبڕێک وەڵە خۆشەویستان دوای ناوبڕێک بەردەوامین لەگەڵتانە. وەڵازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەکەمان بەرنامەی سیگەوهەر و بابەتی ئەم شەومان جڵەوگیرکردنی نەفس و لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ڕاهێنانێک ئەنجام دێن ئینشاءالله تاوەکو نەفسمان جڵەوگیر بکەین ئەو حەز و ئارزوانی کە نەفس داوامان لێ دەکات نەهێڵین زاڵ بێت بەسەرماندا. ماوەسا دەگەڕێمە لای بەڕێستان لە جانبی ئاینێکم ماوەسا زۆر بە جوانی باسی کرد کە بەو شێوازە ینی ئەم زۆر تاوانی زۆر گەورەشە کاتێک کە زاڵ بێت بەسەرتا. ینی ئەم نەفسە بۆ بەو شێوازی حەزی بە شتی لا ڕێ حەزی بە شتی قەدەغە کراوە ینی تۆ ئەگەر نەیگری وەکو خۆت پێشتر ئاماژت پێ کرد ئەو ڕێگەیە گرێکە ناڕێکە. خۆی نەفس حەزی لە شتی ئیسراحەتە بەڵێ حەزی لە شتێکە لە ئێستەیە خەلجی نەوێت لە ئێستەیە خەلجی نەوێت بۆیە گوێ ناداتێت ئەوەی لە ئایندەیە زەلەلی لێەکە گوێ نایەتە لەوەی لە ئایندەیە زەلەلی لێەکە جا من ئەوەی سە شتێکم بیکەوتە لەسەر بسیاری تو ئەو باکو بەڵێ بەسەرهاتێک بابەتەکە لەوەی کە ئینسان ئەگەر هەر ئێستەی نەبینێ هەر ئەمتەقە نەبینێ ئەتوانێت جڵەوی نەفسی خۆی بکە. ئەڵێ ڕۆژێ پیاوێک دێتەوە بۆ ماڵەوە ماندوو نانی خەنە بەردەست نانەکە نانەخوا وەچە دەستە شووە مناڵێکی عەجوولی ئەبێ ئەچێ بۆ لای باوکی ئەڵێ باوە ئەڵێ ڕۆڵە بەڵێ ئەڵێ باوە تۆ نەوزانی چێشتەکە خواردنەکە سوتا بوو دایکم پێیای ئەویش ئەڵێ ئاخە ڕۆڵە نانێکی سوتاو ئەوە ناهێنە دڵی ئازیزێکی پێبڕەنجێنی. لێرە یان بابەتەکە چییە؟ بابەتەکە ئەمەیە کە ئەم کەسە کاتێکە هەڵەیەک ئەبینێ کەم کورتێک ئەبینێ کاتێک کە قسە ناکە دوورمەودا ئەبینێ تموحێکی تری هەیە ئەوێ مەبەستێکی تری هەبێ بۆیە ئەم جڵەوگیری نەفسەی ئەکات بۆ چکە ئەوێ ماندوو بێ ئێخۆ ناخۆشە تۆ لێرەیە کەسێک بە نمونە قسەت پێ ئەڵێ وەنیە بە نمونە کەسێک بە ڕۆژووە تاوانێ دێتە پێشی تاوانێ دێت ئەم تاوانە ناکە بۆیە ئەم کەسە جڵەوی نەفسی خۆی ئەکا کە جڵەوی نەفسی خۆی ئەکا ماندوو ئەبێ بۆیە بەڕاستی کاتێکە زانایانی دەرونی کاتێکە شارەزایان باز لە جڵەوی نەفس ئەکەن باز لە بەڕێوەبردن ئەکەن ئێکە بەڕێوەبردنیش قورساییتیایە بەڕێوەبردنیش بابەتێکی پرۆسەیە ئێخۆ بابەتی بەڕێوەبردن بابەتێکی پرۆسەیە بۆیە کاتێک کە ئێمە زۆر جار کێشەمان هەیە ینی سیرەکەی کەسێک هەڵەیەکەکە ئەوەی جەنابی دکتۆر باسی کەسێک تاوانێکەکە بۆی دوایی ئەگەڕێتەوە سەر تاوانەکەی بە هەمان شێوە بۆ ئەم کەسە بابەتی جڵەوی نەفسی وەکو بەڕێوەبردن وەکو پرۆسەیەک سیر نەکردووە وەکو شتێک وتارێک شتێک کاریگەری لەسەر دروست ئەمە کەمێ بگەڕێنەوە بۆ مێژوو لە کتێبەکە خوێنمەوە باز لە خەڵکی مەککە ئەکا باز لە خەڵکی مەدینە ئەکا باز لە جیلی سەدەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەکا باز لەوە کاڵێ ئەم کۆمەلگایە جڵەوی نەفسیان بەڕەڵا کردبوو پێش ئەوەی مسلمان بن ئەم کۆمەلگایە زۆر دواکەوتوو بوون ئەم کۆمەلگایە بەدەل لەوەی کە کەعبەی لێ بووە خەڵک هاتۆ بۆی کۆمەلگەیەکی پاراوێزخراو بوون بۆیە بەڵام سەیرەکەی کاتێک کە دین دێت ئیسلام دێت خەڵکەکە وا لێ ئەکا جڵەوی نەفسیان بکەن ئەوەی کە مافی خەڵکە نەیخۆن ئەوەی کە خراپەیە ئەنجامی نەدەن ئەوەی کە بەڕێوەبردنی خۆیانە و عیبادەتە و ڕەبتیان بەخواوایە خۆیان چاکەن سیرەکەی ئەتوانن هەموو کۆمەڵگاکانی ترش چاکەن بۆیە بابەتی جڵەوی نەفس بەڕاستی من دەستخۆشیتان لێ یەکەم یعنی بابەتێکە بەرتەواو پەیوەندی بە تەغییری کۆمەڵگاشو هەیە نەک هەر بەڕاستی تەغییری مرۆڤەکان تەغییری کۆمەڵگاش بەڕاستی پرۆسەیەکە ئەم پرۆسەیە بەڕاستی ماندووبوونی تایە بۆیە گرنگە کە بەڕاستی ئێمە زۆر بە ئاگایانەوە زۆر بە وریایانەوە مامەڵە لەگەڵ چیا بکەین مامەڵە لەگەڵ نەفسا بکەین چکۆ بەڕاستی ئەوەی کە ژیانی مرۆڤ تێکەیە بابەتی نەفسە ئەوەی کە ژیانی خێزانەکان تێکەیە هەر نەفسە یعنی هەر نەفسە ئێمە بەڕاستی زۆر جا سەیرەکەی وشەیەکە ینی وشەیەکە هەم لە ناو خێزانەکانە هەم لە ناو کۆمەڵگەیە بەڕاستی ئێمە ئەگەر جڵەوی نەفسی خۆمان نەکەین ئەم وشەیە
ئەم وشەیەکی خراپ بەکارهێنین بەڵام ئەگەر بێت و جڵەوی نەفسی خۆمان بکەین وشەیەکی باش بەکارهێن هەروکو هاڵێ پاشاکە دوو وەزیری ئەبێ وەنی ئەڵێ خەوە بینێ لە خەوەکەیە تعبیرەکە وایە کە ئەمرێ باشە یەکێ لە وەزیرەکانی ئەڵێ قوربان جەنابت ئەمری باشە جەنابین هیچ ناوەڵە ئەڵێ کەس نامێنێ ئەڵێ کەس نامێنێ بەس خۆتەمێ هەمووی کەسەکان و ئەمرێ یەکسەر ئەڵێ بیکوژن خۆمە چیرۆکێکە بۆ پەندە بەڵام سوودی لێبین بەس وەزیرەکەی کە پێڵێ ئەڵێ قوربان تەمەنی جەنابت درێژترە بێ لە چی لە هەموو کەس و کارەکەت هەر هەمان قسەیە بۆیە بەڕاستی مرۆڤ کە بتوانێت جڵەوی نەفسی خۆی بکە ئەتوانێت باش بژی ئەتوانێت خۆش بژی ئەسڵەن ئەتوانێت ئارامی دروستکە لە ناو کۆمەڵگەیە لە ناو کۆمەڵگەیە ئێمە یەکێ لەو کێشانەی کە بەڕاستی ئێمە گیرۆدەینی لە ناو خێزانە لە ناو کۆمەڵگەیە لە ناو دەوائیرا لە هەموو شوێنەکە کاتی ئارامی نییە کاتێ یەکتریمان ناوێ کاتێ خۆشەویستی نەماوە بەڕاستی هەر ئەوەیە جڵەوی نەفسە جڵەوی نەفس یەک سعاتە هەروەکو چۆن ئەو ئافرەتەی کە هات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێککە وازم خێزانەکەی وەفاتی کرد هاوسەرەکەی هەیدا لە خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی سەبر بگرەوت پێغەمبەر خوا سابرم فەرمی الصبر عند الصدمة الأولى يعني صبر لە یەکەم لەحزەیە کۆنتڕۆڵکردنی نەفسی مرۆڤەکان یەکەم لەحزەیە بۆیە سەیرەکەی ئەڵێ هەر یەکە لە ئێمە سەیرەکەی زۆر جار ئێستا لە کەسێ بپرسە کە ژیانی تێک چووە ژیانی وێران بوو ئەڵێ ئەو کاتەی کە نەفس هات غەلیزەکان زاڵ بوو بەسەرما ئەگەر جڵەوی نەفسی خۆم بکردا حیاتم وەکو ئێسەی لێ نەهات واتە حیاتی مرۆڤەکان کەوتووەتە سەر جڵەوی نەفس لە چرکەساتێکە لە حاڵەتێکە یانی سەیرەکە یەک گوشە لە ناو خێزانێکە و خێزانە هەڵەتەکێنێ یعنی کەسێک ئێوە سڵحی دوو کەس بکە وشەیەک بەکارهێنێ ئەو دوو کەسە دڵیان دێتەوە یەک یانی سەیرەکەی بەنمونە خێزانێک چەند ساڵە دوورن لە یەک کەسێکی دەرەکی دێ وشەیەکی جوان بەکارهێنێ سێکم خێزانە کۆنتڕۆڵەکریان ئەم خێزانە دێتەوە یەک بەڕاستی بۆیە گرنگە کە ئێمە ئاگامان لە مەسەلەی جڵەوی نەفسمان بێ ئەبێ ماندوو بین بۆ ژیان بەڕاستی ژیان بۆی ماندوو نەبین بەدەممانەوە نایەت و بەرهەممان نابێ و کاریگەریمان نابێ و ڕۆڵمان نابێ بەڕاستی ئەبینە جێی بەزەی خەڵکی چکە بەڕاستی ئەو کەسانەی کە جڵەوی نەفسیان ناکەن وردە ئەم کەسانە لە ناو کۆمەڵگەیە لاواز دەبن ئەبنە جێی بەزەیی لە حاڵەتێکا کە چی کۆنتڕۆڵی ساتە وەختێکی ژیانی خۆیان نەکردووە جڵەویان داوەتە دەستی غەریزەکانی خۆیان کە ئەو غەریزانش هەمیشە مرۆڤەکان بەرەو ئاراستێکی سەروی ئەوە دکتۆر دیار ئایا لوودبەرزی خۆ بە گەورەزانی ئەنانیت کاریگەری لەسەر کەسێک ئەبێت کە بێت بەسەر نەفسی خۆیدا زاڵ بێت هەرچی صفەتی خراپە لە ئینسانە طبعا ئینسان ابتداء پێگاتوە لە خێر و شەڕ ئاوڕشینی کوامیان کە ئەوە زاڵە بێ بەسەرتە ئەگەر زیاتر بەلای خێرەکە بێ بە ئینسانێکی خەیر ئەگەر زیاتر بەلای شەڕەکە بێ ئینسانێکی شەڕانی بۆیە قورئان هەموو ئەو مصطلحاتانەی بەیان کردووە مەسائلی ئەبرار ئەخیار ئەشرار هەمووی هەیە فهەر صفەتێ بێ ئینسانەکان ناشرین کات بديلي هي كوت صفتي كبر بديلك تواضع أم كبر كاتك إنسان بيغمر عليه الصلاة والسلام ربطي كردو لقل إيمانه لا يدخل الجنة كي خاطري الله لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر هج كسي مثقال ذرة لكبر لا صفتك برو خلافي أدبها الكبرياء ردائي والعظمة إزاري كبرياء ردائي حديث قدسية عباية ولا بري كردو ببيت تشابه يليق بذاته جل جلاله بس صفاته شتناك ليره الكبرياء ردائي والعظمة إزاري كردتي ببوشاك وكو بوشاك لقب بياني كردو أخوي بردقال هاج كسي بيوي لي كاتوليم قذفته في ناري ولا أبالي هاي خمد دوزخ كمو جيج نايمه أم صفتانا بدائليان هي كاتك ألين كبر خود برودك لسر تواضع شون خويت پەروەردگارەکە لەسەر ئەو صفەتە باشانە پێغەمبەری خوا یەکێکە خزمەتی ئەڵێ پێغەمبەری خوا ئەجد في نفسي أجد في قلبي قساوة لە دڵما قساوە عند الرقي فەرمووی امسح على رأس يتيم دەست بێنە بەسەر بێباوکێکە بۆ ئەوەی عاتیفە و سۆز دروست بێ لە ناخە کەسی متەکەبیر بۆ نمونە هەر لەسەر صفەتەکەی تۆ ئەڕۆم کە باسی کیبر کرد کەسی متەکەبیر عاتیفەی نییە سۆزی نییە ئینسان کە عاتیفە و سۆزی نەبوو لەبزیجی جوان نابێ
حركاتی ناشرینە بێ بیرکردنەوەی زۆر خراپە بێ بۆ لەبەرەوەی خاڵیە لە عاطفە خاڵیە لە سۆز خاڵیە لە میهر قورآن کەرەوە بسم الله الرحمن الرحیم بە دوو صفەت کە هەردووکیانەچێتە سەر ڕەحمە پێناسەی خۆی کردووە خوای پەروەردگار جەل جەلالوه سەتی هەیە 99 بۆ قیامەت داناوە ئەم هەموو ڕەحمەی کە ئێمە بە یەکتری جەنابی لە ماڵەوە بەدایک و باوکە ئەو بە خێزانەکەی ئەم بە مامۆستا بە مناڵەکەی هەمووی یەک ڕەحمە 99 بۆ قیامەت داناوە امسح على رأس يتيم دەست بێنە بەسەری بێ باوکێکە ئیسا علمی حەدیث دەری خستووە علمی معاصر دەری خستووە کە ئەو بێ باوکە چۆن ئیحساسی باوکایەتی بۆ ئەگەڕێتەوە جابری کوڕی سەموڕە ئەڵێ مناڵ بووم پێغەمبەری خوا بینی لە مەدینە ئاوا دەستی هێنا بەسەرما حتىکە لە موسلیمایە ئەفەرمێ کە ئەنەما ئەخرەج پێغەمبەری یادە من جەونەتی عەطار دەستی دەرکردبوو لە سەلەیەکی عەترە هەتا ئێستا کە گەورە بوو بۆنەکەی لە لووتمایە بۆیە پیاوەکە هات بۆ لای پێغەمبەری خوا فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەوە تۆ حەسەن و حوسێن ماچەکەی دەم هەیە ماچیان ناکەم فەرمووی من لا يرحم لا يرحم هەچ کەسێ ڕەحم نەکا خوا ڕەحمی پێ ناکە صیفەتە خراپەکان بە صیفەتی چاک ئیسا تۆ ئەڵەی صیفەتی کەرەم یعنی بەخشندەی بۆ خوا سەتا بۆ پێغەمبەری خوای سەتا نییە هەموو صیفەتێکی خوا بۆ خوا مطلقە بەڵام بۆ عەبدەکان وردە وردە دابەزێ ئەبێت تۆ خۆت تخلق بأخلاق الله يعني خۆت پەروەردەکە لەسەر ئەخلاقیاتەکان صفاتەکانی خۆی پەروەردگار کە بۆ خۆی داناوە بۆیە ئینسان ڕەبتی مباشری هەیە کە ئەو شتەی کە دادەم باسی کرد مەسەلەی کیبر یان هەر صفەتێکی خراپ بێ جاری وایە ئێماڵین لە بینی ترسنۆکی و لە بینی ئازایەتیات چی هەیە هەڵەشەیی هەیە ئەڵین یا ترسنۆکی خراپە ئازایەتی باشە هەڵەشە لەو بەرزترە خراپە فهەموو شتێ وەجعلناکم وەسەطا ئەمە هەمووی ارتباطی ڕەبتی مباشری بە چی هەیە بە نەفسۆ هەیە کە ئینسان دای مەزرێنێ لەسەری بڕوا کەتەلۆک ئیشی لەسەر بکات بۆیە ئەم مەسئلەی صلەی کوڕی ئەشیەم هەیە صلەی کوڕی ئەشیەم هەموو جارە دوعاکانی چی بوو ئەیوه اللهم إني أسألك أن تنجيني من النار خوایا من داوات دەکەم من نەجات دەی لە دۆزەخ ولست أهلا أن أقول اللهم إني أسألك الجنة من خوان بشايستي أو نازم داوي بهالشي اللي بكم تواضع حتى في الدعاء متواضع لدعاء كرنيجا شرمي كدور أخوي پروردگار جل جلاله إيسا إيما جاريوه بدور كادنيش بدور كادنيش أي فروشينو بهزاران كاكا تديني خود مفروش ببراكت ما يفروش بخشكت لما لك تو أبي بمتدين أبي برحمة إنما أفرمي آياتك وما أرسلناك إلا رحمة للعالمين جاريوه متدين كي لما لك أبي بترزان هر حموي ليه ترسي معقولة باو كاتكيته ومال أبي من الله الصوز والرعكن بدأ يعني أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق خوايا ما تشودروس كردو أبي إنسان برحم أم صفاته هناي كدادم باسيكت بديل كاني ورقت ونفسي ورده دام زراوة به نفسي جيرة به نفسي باشا به نفسي داع بزي داي بزينا دائما مالكي كوري دينار بوزة خامتيه آخر الزاق مالكي كوري دينار يكيك لمحدثين يكيك للزهاد يكيك لعارفين يكيك لمفسرين مالكي كوري دينار هات جوريكەوە لای دوو لە ڕووی جەنابتان و بینەر و بیسەری بەڕێز لای پێڵاوەکانەوە دانیشت وتیان تۆ مالک وتی کە هات مەژوورە وتم ئەچمە سەدری مەجلیسەوە ئەچمە سەری سەرەوە سەیرم کرد نەفسم خەریکە زیادە ڕوا بۆیە لای ناحەکانەوە دانیشم یەک مامۆستا فەرمووی لەحەظات یەک لەحظەیە بۆسە لەگەڵی إنما الصبر عند الصدمة الأولى قياس كبو هەموو شتێک لە یەکەم دقەیە خۆت بگرە شتەکە من و تۆ خەریکە دەسەینێ خەیەک دوو لە جەنابە یەک لەحظەیە خۆم بگرم نامێنێ تەواو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمی جەو بگۆڕە جەوکەت و ڕەوی جەو بگۆڕە زۆر باشە دکتۆر سەرزەنشکردنی نەفسی خۆت کاریگەری بێ لەسەر ئەوەی کە بەسەر ئەم خۆ خراپانە ئازاڵ ببیت حضرت صلى الله عليه وسلم فرمي الكيس من دان نفسه الكيس يعني العاقل عاقل أويك سرزنشتي خويك الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت والأحمق أحمق كي أويك كبريجري إنساني عاقل أويك همو دقيقة سرزنشتي خويك همو دقيقة ألا من بيايك خرابم حتى سالس قال من خراب كاكا وكوتم ساعات سيشو استبلي من خويا اليوم خوش بد تاوان بارم دافرقاو خۆ کێکی گوێی لە تۆیە بڵێ من ئینسانێکی خراپم ئەبووە ئەمەم نەکردایە هیچ نیم من سفرم بە یەکی تۆ بم بەدە من سفرم بە دوی تۆ بم بە بیست ئەبێ ئینسان خۆی بشکێنێ ئیدانەی نەفسی خۆی کات لۆمەی خۆی بکات هەموو کات و ساتێک بۆ هەموو شتەکان ئاوایە نووسەری کتێبەکەی عادات السەبع
عدد السبع نازم بكردي شي بيان عدد السبع حوض خوكا هو زعما كراوي جاب كردي نازم بكردي كاين نبيني وبس روجك اولا لو كتبا قصي زور جوانك الله اصل واي انسان كان همو دقيبله باشتر واي من استشيبك ام برسياره همو دقيبله خوبكي باشتر واي من استشيبك كاوت كرت بيسي بلومي نفسي خودني چونکە ئاگاد لە خۆتە بۆیە لەومەکردنی نەفسی خۆی دادەم و پرسیارەی جێ خۆیەتی ئەوە حەزرەت جوابیایتەوە صلى الله عليه وسلم فەرمێ الكەئیس من دان نفسه کەواتە عاقڵ ئەو عاقڵەیە کە سەرزەنشتی خۆیەکا و ئیشەکا بۆ دوای مردنی فهەچ کەسێ سەرزەنشتی خۆی نەکا بە نەسی حەدیثی پێغەمبەر کەواتە عاقڵ نییە ژیر نییە یعنی ژیرەتی لەوێ ئامادە و حاضر نییە زۆر باش مامۆستا ئێمە لای بەڕێزت بۆ دێنە نێو مانگی پیرۆزی ڕەمەزان نەفسمانەگرین لە خواردن لە غەریزە جنسیەکان لە زۆر شتی دیکە لە مانگی ڕەمەزاندا ئەمە کۆمەڵێک ڕاهێنانەوە حتمەن حکمەتێکی تێدایە بۆ نەفسیشمان کە خۆی باڵادە زەمەی بۆ داناین یعنی ئەم ڕاهێنانانە ئەم شتانەی کە خۆی باڵادەست دایناوە کاریگەری چی ئەبێ لەسەر نەفسمان کاریگەری چی ئەبێ لەسەرەوەی کە ببێتە ڕاهێنانێک یعنی بە بیرهێنانەوەی کە خۆی باڵادەست ئەمەی بۆ داناین کە پەیوەندی بە نەفسەوە هەیە کە ئێمە ئەوە خۆمانەگرین لەو زۆر شتێک لە ئارەزوەکانمان پرسیارێکی جوانە خۆی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ خەڵک خۆیەگرێتەوە بۆ سەیرەکەین ئێستا مزگەوتەکان پڕن ئەمە هەر بەڵگەیە لەسەرەوەی کە شەیاطینەکان کەلەچەن و کۆت و بەندن مرۆڤ ئەوەی کە مانگی ڕەمەزان مانگی پیرۆزی ڕەمەزان دێ هەمووی بەتەمای ئەوەیە پاش ڕەمەزان خوای گەورە لە گوناهەکانی خۆش بوو کەواتە مادەم ئەو خەڵکە بەتەمای ئەوەیە پاش مانگی پیرۆزی ڕەمەزان لە گوناهەکانی خۆش بێ بۆیە لە ڕەمەزانی پیرۆزە خەڵک جڵەوی نەفسی خۆی ئەکات ئەگەر چی کەسەکە ئیمانیشی لاواز بێ ئەگەر چی کەسەکە پێشتر نوێژیشی وە کوڕێک پێکی نەکرد بێ سیرەکەی لە مانگی پیرۆزیڵم بۆ چکە ئەو دایناوە بە ڕەئی خۆی بە نەزەری خۆی پێی وایە تاوانی ئەو ساڵەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خوای گەورە لێی خۆشە بێ بەڵام لە بیری کردووە ئەگەر بێت و بگەڕێتەوە سەر تاوانەکانی ئەوە خوای گەورە دیسان تاوانی بۆ ئەنووسێتەوە بۆیە کەواتە مەشغوڵبوون و سەرقاڵبوون بە کردەوەیەکەوە سەرقاڵبوون بە کارێکەوە وا لە مرۆڤەکە کە جڵەوی نەفسی خۆی بکە بۆیە ئەڵێ خراپترین حاڵەتێک لە ژیانی مرۆڤەکانە ئەوەیە ژیانی فەراغ بێ ئێستا بۆ خەڵک لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەتوانێت جڵەوی نەفسی خۆی بکات چونکە سەرقاڵی عیبادەتە سەرقاڵی عیبادەتە عیبادەتەکە تەراویح وای لێ کردووە بە ڕۆژ و بوون نوێژەکان لە کاتی خۆیان ئەمانە وای لێ کردووە فەراغی نییە فەراغی کەم بۆتەوە بۆیە سیرەکەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خەڵک نەرمونیانە بێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خەڵک عیبادەتی باشەکە کەواتە ئەسڵی بابەتەکە ئەمەیە مرۆڤ ئیداری وەختی ئەکا یعنی فەراغی نییە واتە چی؟ واتە مرۆڤ گرنگە بەڕاستی لە ژیانە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەمەمان پێڵێ ئێمە بۆ ئەتوانین جڵەوی نەفسی خۆمان بکەین چونکە سەرقاڵی کردەوەیەکین ئەم کردەوەی بۆ لای خوامان ئەبا ئێ بە هەمان شێوەش بۆ دنیاشمان بەڕاستی ئەگەر سەرقاڵی کارێک بین ئەتوانین جڵەوی نەفسی خۆمان بکەین لێرەیە هەر تاچێک ئەبێ وەڵامی ئەم پرسیارە باتەوە ئەیەوێ لە ناو کۆمەڵگەیە چۆن وێنا بکرێ پێناسەی چی بێ لە ناو کۆمەڵگەیە ئەگەر ئەمانەوێ لە ناو کۆمەڵگەیە پێناسەمان هەبێ ئەوە جڵەوی نەفسی خۆمانەکەین ئیدارەی ئەدەین ئەگەر نەمانەوێ پێناسەمان هەبێ ئەگەر بمانە کەسێکی سادە بین کەسێکی لاموبالات بین هیچ پێناسەیەکمان نەبێ بە هیچ شتێک نەناسرێنەوە ئیتر پێویستمان بە جڵەوی نەفس نییە ئێمەمانەوێ بە کەسێکی زاهید بەناوبانگی کاتە شەو نوێژەکەی ئەمانەوێت کەسێک بین سوودمان هەبێ بۆ کۆمەلگا کەواتە دەستکەوتێکی دنیا لە پیشەیەکە شارەزا ئەبین ئەخوێنینەوە بۆی بەشداری ئەەکەین ڕاهێنان ئەەکەین کەواتە ژیانی مرۆڤەکان هەمووی وەستاوە لەسەر چی وەستاوە لەسەر سەرقاڵبوونمان بەکارێکەوە ئەو کارە بۆ خوامان ئەبا یا ئەو کارە لە دنیا پێگەیەکمان بۆ دروستەکە کەواتە مرۆڤ کەی ئەتوانێ پرسیارەکەی جەنابەت ئاوا لێ بکەین مرۆڤ کەی ئەتوانێت جڵەوی نەفسی خۆی بکە شتێک هەبێ لە پێناوی هەوڵ بدا چکە مرۆڤ شتێک هەبوو لە پێناوی هەوڵ بدا بۆ ئەوەی بگاتە ئەو شتە ئێستەی کۆنتڕۆڵەکە ئیدارەی ئێستەی ئەدا بە نمونە کەسێک ئێوە مناڵەکانی باش پەروەردە بن دەی ئەم کەسە
مناڵەکانی ئەنێرێتە شوێنی باش بۆی باش بەرەوە دەبن بەردەوام چاودێری مناڵەکانیەکە ئەی ئەگەر بێخەم بێ لە مناڵەکانی هیچ پێویستی بەوە نێ کۆنتترۆل بکات پێویستی بەوە نێ کاتیان بەدانێ ئەم کەسە ئەگەر بێ خۆی ببێ بە کەسێکی ڕۆشنبیر کاتە ئەخوێنێتەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە تەوبەی کردووە کاتە زۆر دوعاکە زۆر لەخوا ئاپارێتەوە زۆر ئەوێ خوای گەورە لە گوناهەکانی خۆش بێ ئەم کەسە ئێوە بە بەردەوامی خوا لێی خۆش بێ ها سەیریکە ئەم کەسە ئێوە بە بەردەوامی خوا لێی خۆش بێ لە پاش مانگی پیرۆزی ڕەمەزانیش بەردەوامە بێ چونکە قەناعەتێکی بۆ دروستە بێ پێی وایە مرۆڤ نابێت تەنها لە مانگی پیرۆزی ڕەمەزانە جڵەوی نەفسی خۆی بکە ئەو خوایی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لێمان خۆشە بێ و بە ئاگایە لێمان لە پاش مانگی پیرۆزی ڕەمەزانیش خوای گەورە هەر وجودی هەیە و ئەو خوایە لە پاش مانگی پیرۆزی ڕەمەزانیش هەر لێمان خۆشە بێ کەواتە ئەم مرۆڤە کە قەناعەتی وابوو هەموو کاتێک ئەتوانێ بەرەو خوای گەورە بڕوا بۆیە سیرەکەی تەوبەکەی کاتی نابێ کەواتە مانگی پیرۆزی ڕەمەزان بەڕاستی باشترین مەدرسەیە بۆ ڕاهێنانی نەفسمان بۆ ئەوەی جڵەوی بگرین بتوانین ژیانێکی نوێ حیاتێکی نوێ دروستکەین چکە بەڕاستی ژیانی مرۆڤەکان هەمووی وەستاوە لەسەر چی وەستاوە لەسەر ویزگەیەک ومێ دەکەین کە خەڵکی ئەوەی کە هەم تاوانی کردووە هەم تاوانی کردو و تەوبەی کردو لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و هەم ئێوە ژیانێکی باشتری هەبێ ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە بکاتە ویزگەیەک بۆ جڵەوگیری نەفس و بۆ ئەوەی ئینشاءڵڵا ژیانێکی باشتر و پێناسەیەکی باشتری هەبێ لە ناو کۆمەڵگەیە و سوودێک و کاریگەریەکی زیاتری هەبێت کاکتۆر ئەو ڕێگا عیبادەت و پەرستشەی کە مامۆستا باسی کرد دەکرێت ئەو عیبادەتانە لە ڕەمەزانە لە دوای ڕەمەزاندا وەکو شەیتان کۆتوبەندی نەفسیشمان پێ بکەین خۆی ئەو ئیجتیهادە زۆرەی کە لە ڕەمەزانە هەیە بۆ دوای ڕەمەزانە مەبەست پێی دوای ڕەمەزانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام چۆن ئیستیقبالی مانگی ڕەمەزانیە کرد شەعبانی هەموویە گرت لەفظێک دوو لەفظە عائیشە ئەفەرمی ساڵی وا هەبوو هەموو شەعبانیە کرد ساڵی وا بوو کەمێک لە شەعبانیە گرت دوای ئەوە چۆن خواحافیزی لە ڕەمەزانە کرد شەشی شەوالی داناوە شەش هەڵام بۆیە من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كان كصيام الدهر 360 ڕۆژ ئەمە ئاوا ئیستیقبال و خواحافیزیە کە عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆیە ئەو ئیجتیهادە ئەو هیلاکبوونەی لە ڕەمەزانە خۆمان هیلاکەین بە عیبادەتەوە حەریصین لەسەر کاتەکانمان کە بە فیڕۆی نهێین ئەوە بۆ دوای ڕەمەزانە بۆ ئەوەی چێژەکەی یعنی هەچ کەسێ دوای ڕەمەزان گەڕاوە سەر پیشەی پێش ڕەمەزانی ئەوە علامەتە زانایانە فەرمێ یەکێکی زانایەکی گەورەی وەکو ابن القەیم کە لە تەسکیە یەکێکی وەک ابن الجەوزی کە لە طائفە باسی ئەم ئەفەرمێ ئەوە بەڵگەیە کە ڕەمەزانەکەی ئیستیفادەی نەکردووە بۆیە پێغەمبەری خوا سێ جار جبریل سێ جار ئامینی کرد بۆ جبریل ئامین ئامین لە دەرەجەی یەکەمی لە قادرمە یەکەمی مینبەرەکەی فەرمووی ئامین دوو هەمووتی ئامین سێهەم فەرمووی ئامین سەحابە ئیمامی عومەر فەرمووی شتێکت کرد جارەکانی کە نەتکردووە وتیەوە جبریل بوو سێ دوعای کرد منیش ئامینم کرد یەکێ لە دوعاکانی چی بوو من ئەدرەکە ڕەمەضان هەچ کەسێ بچێتە ڕەمەزانەوە وەلەم یوغفەر لەه خۆی تەعالە تاوانەکانی خۆش نەبێ گوناهەکانی خۆش نەبێ ڕەغیمە ئەنف لوتی بچەقێ بە ئەرزە بچێتە ناو دۆزەخەوە قولت ئامین ئامینی پێغەمبەر مجابە تەواوی تر بۆیە مەسئلەی ڕەمەزان ئیجتیهادی ڕەمەزان پێغەمبەری خوا ئەو ساڵی کە وەفاتی کرد 20 ڕۆژ ئیعتیکافی کرد هەموو ساڵێ دە ڕۆژ یەگرت ئەو ساڵی وەفاتی کرد کردی بە 20 بۆ لەبەرەوەی بەرەو ئەجەل نزیک بووەتەوە بەرەو لای خوای پەروەردگار جەل جەلالوه جا پێغەمبەری خوا قیاسی ئینسانی چەند داناوە ما بين 60 و 70 لحديث الترمذي أعمار أمتي عمري أمتك بين 6 و 7 هەچ کەسێک گەیشتە 30 بۆ 35 نیوەی تەمەنی سەرف کردووە هەموو کەسێ ڕۆژانە 8 ساعت بخەوێ 20 ساڵی لە خەوا بردوتە سەر چ کەسێ هەشتی 24 60 تەقسیمی 3 20 بۆیە بێ ئاگاداری مەسەلەکە بێ شتەکە تابعیەک هەموو جارێ ئەیوو ڕۆژێکیان دانیش وتی بزانم تەمەنم چەندێ تەمەنی سەیری کرد 60 وتی چەند ڕۆژم هەیە وتی 21500 ڕۆژم هەیە وتی هاواری کەوتی الله ئەکبەر چیانەوە چیە وتی 21 ڕۆژی یەک گوناهام کردێ 21500 تاوانم هەیە 21500 تاوان هەموو ڕۆژی تاوانێک بۆیە ئەمە پرۆژەیە قەزیەیە هەچ کەسێ بە قەزیە شت نەگرێت مۆفەق نابێ ئەو پێناسەی مامۆستا باسی کرد هەموو ئیشی پێغەمبەر بۆ ئەو بوو کە پێناسەیەکی جوانی هەبێ لە ناو کۆمەڵگایە صلی الله عليه وسلم ئیسا یعنی کۆمەڵگا ڕەبتی بە نەفسۆ هەیە فەرمووی نفس ئەگەر دامەزراوە بێ کۆمەڵگا دامەزراوە ئایەتە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم
خوا کۆمەلگا ناگۆڕێ هەتا نفسەکان نەگۆڕن من خۆم گۆڕی و جەنابت و بووین بە گەڕەکەی ئەو دیگڕەکە بووین بە مشتەمایەکی بچووک کە لە سلێمانی دوای ئەوە کوردستان دوای عێراق دوای ئەوە کوڕەی سەر ئەرز بۆیە ئەم بابەتە ڕەتی مهمی هەیە لە دوای ڕەمەزان بە رمضان بپێش ڕەمەزانەوە چۆن ئەفەرمێ ذورية بعضها من بعض أيام الله تبارك وتعالى إن لله نفحات فتعرضوا لنفحاته أم نفحات نازني كيه يعني تو جمعة بوداني مؤتمري هفتانة رمضاني بوداني مؤتمري صالانة يك تراويح يك بينين أما ربطمان بيكو به دسمان بيكو به بشتمان بيكو به استقيموا واعتدلوا سدوا الخلل والصافات صفا هم صفا جوانا أبي دو رمضان أقاداري بي أجينا كلدس شو فبالتالي تو خسراني وحيد إنسانك خويتي وهي إنسان اجتهادك على رمضان ويدوي رمضان شحناتێکی زۆری پێبێ و بتوانێ مقاومە بکات چونکە بەڕاستی سەر ئەرزجی جەنگ ئیسە جەناب سلفی سارە لێرە سەر جادە جەنگە هەمووی جەنگە ئیسە باوە ئادەم لەو سێوەی نەخواردایە ئێمەش ناتیە سەرم ئەرزە و ئوتوکە و بۆ یاخە و کابرا خۆی هەوانە هەمووی لە بەهەشتا بۆیە کە یەخەی عەبدوڵای کوڕی عومەری گر پێغەمبەری خوا کون فی الدنیا کەئەنەکە غەریب ئینسانی غەریب شتی خراپ ناکات بۆ ئیسە تۆ سەفەرێ بکە بۆ وڵاتێک دایم دڵی لای مەوتنی ئەسڵیەکەتە ئەبێ ئینسان دڵی لای مەوتنی ئەسڵیەکەی بێکە باشتە ئێمە لە بە خەڵکی باشتین لە ئەسڵا چونکە لە بەهەشتا بووین بەو زەلەیی کە شەیطان باوە ئادەم و دایکە حەوای کرد بەهەشتمانەکەی چوو هاتینە دنیا و مەشەقەتی دنیا و فەئەم بابەتە پێویستی بەچێ پێویستی بە ئیجتیهادێکی زۆر ئاگاداربوونێکی زۆر لە خودی ئینسانەکە ئەبێ ئاگاداری نەفسی خۆی بێ ئاگاداری گیانی خۆی بێ ئاگاداری هەموو ئیمامی ئەحمەد بەڕەحمەت بێ لە موسنەدەکەیە ئەفەرمێ لە زەبورە كلمة كاتو لزبورة حق على العاقل أن لا يغفل عن 4 ساعات ما فلسر عاقل كان كلا 4 ساعات لشوار كاتا غافل نبل يكي كان شيء ساعة يناجي فيها ربه وساعة يحاسب فيها نفسه أمدو ساعتين زور مهمة لساعتك مناجاتك ذكركات خوي بهيج نزانه لا يخوي پروردگار جل جلاله لساعتي دوهما محاسبة نفسي خوي بكات أجر محاسبة نفسي خو ما ممكن زۆر ئاسانە سەر پشتیەکە سەرسەرینەکە وڵێ من تەصفیه حساب بابکەم بزانم چیم کردووە ئیمڕۆ دەفتەرەکە هەڵڵەرەوە هەمومان خۆمانە ناسین بزانە دڵیکی عاجز کردووە بزانە ئەم زمانە قنبولە بووە و تەقیوەتەوە و کی عاجز کردووەتەوە ئەم ماڵانەوە بە یەک ماڵە نەشێوێ ئەزانین چەند ساڵە تۆ دەم و پلمان قنبولەیە ئینجا پێویستمان بە مراجعەیە بۆیە ئەم بابەتە بەڕاستی زۆر گرنگە لە ڕەمەزانە ئاگامان لە کاتەکانمان بێ ئاگامان لە عیبادەتمان بێ ئاگامان لە ئیشی خێر بێت ئاگامان لە کاری خێر بێت لەناو خێرابین دەممان دەمی خێر بێ دەستمان دەستی خێر بێت چاومان چاوی خێر بێ بۆ ئەوی دوای ڕەمەزان شێری مەیدان بین بتوانین لە جەنگەکەی ژیانە فعلا جەنگاوە سید قوتبە فەرمێ بەیانیانە بێ کە بەتانیەکە لە فی ظیلالە ئاڵێ لە بەتانیەکەت لابرد بڵێ خوایە موفقم کە لە شەڕی ئیمڕۆ شەڕی شەیطانە موجودة هم رجع شيطان نفكيك إن نخوشك إن تقاوت به لين عاش أخوي الشيطان دائما لقلته فبالتالي شر جنگ ستشام زۆر سپاسانەکەین کە شۆ لەگەڵمان سپاس بۆ جەنابتان دەستیەوەش خۆش بێت یادارین هەموو کەسێک هەر تاکێک لە ئێمە ئەوە لەخوا نزیک بێت بتوانێت بەسەر نەفسی خۆدا ئاسان بێت شۆ پیرۆزەدا ئینشاءڵڵا سپاس بۆ دکتۆر دیار شێخ محەممەد بانگخواست هەروەها کامەران فەتاح ڕاهێنەرە لە پەرەپێدانی توانەکان کە لەم دەستیەوەش خۆش بێت في ميزان حسناتكم خۆی گەورە پاداشتێش بۆ پاداشتان داتەوە ئینشاءڵڵا کە توانیمان لەم بەرنامەیەدا سووتێ بکەین ئەمەژە ڕایانانێکە بۆ یەک بینەران و خۆمان بیری نەفسی خۆشمان ئامین تاعەتی ئەمانیش قبول بێت طبعا زۆر سپاسانەکەین بەڵێ ئازان و خۆشەویستانمان بەم شێوازاتینە کۆتایی بەرنامەی سی گەوهەر بە شیشەوانمان تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێری خواتان لەگەڵ زۆر سپاسی سپۆنسەرمان باخان حیجاب دەکەین کە نانوشانیان لە تەلاری ئەوباری نهۆمی دووهەم دوکانی ژمارە 1920 کە سپۆنسەری بەرنامەکەیان کردوین تا بەرنامەیەکی تر شوێکی تر خوای گەورەتان لەگەڵ بێت خواتان لەگەڵ